جەنگی کلاسیکۆ چووەتە قۆناغێکی نوێ و بە شێوەیەک کە هێرشی مەترسیدار دەکەنە سەر یەکتر. لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بەردەوامی ڕۆژنامەکان و کەسایەتی و بارپرسانی هەردوویانەی ڕیال مەدرید و بارشەلۆنە بە ئاشکرا هێرشیان کردووەتە سەر یەکتر کە ئەوەش قۆناغێکی نوێی جەنگی نێوان دوو جەمسەرە گەورەکەی ئیسپانیایە. لە دوای یاریەکەی ڕیال مەدرید بەرامبەر ئەلمێریا کە لە سوودی یانەی شاهانە کۆتایی هات، کاردانەوەی زۆر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر ڕووداوەکانی ئەو یاریە هەبوو، بە شێوەیەک کە باس لەوە دەکرا یارمەتی ڕیال مەدرید دەدرێت تا ببێتە پاڵەوانی ئەم وەرزەی خولی ئیسپانیا. زۆرترین کاردانەوە لەلایەن یانەی بەرشەلۆنەوە بووە، بە شێوەیەک کە خوان لاپۆرتای سەرۆکی ئەو یانەیە بە ئاشکرا ڕایگەیاند بەهۆی هەڵەی ناوبژیوانانەوە چەند هەفتەیە کە یارمەتی ڕیال مەدرید دەدرێت تا بتوانێت بردنەوە بەدەست بێنێت لە یاریەکاندا، کە ئەوەش کاریگەری لەسەر دیاریکردنی پاڵەوانی ئەم وەرزەی خولی ئیسپانیا دەبێت. لاپۆرتا لە بەردەوامی هێرشەکانی بۆ سەر یانەی شاهانە دڵنیاییدا کە ئەوەی لە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ ڕوویدا ئابڕووچوون بووە و دەستەی ناوبژیوانانی خولی ئیسپانیا و کارەکانیان دەکاتە ژێر مەترسیداریەکی گەورە و سکاڵای یاساییان تۆمار کردووە. لە بەرامبەردا مەدریدیەکانیش بێدەنگ نەبوون و وەڵامی یانە کەتەلۆنیەکە دەدەنەوە، بە شێوەیەک کەناڵی ڕیال مەدرید هێرشی کردوتە سەر ئەو یانەیە و دەڵێ بەدەستێنانی نازناوەکانتان لە چەند ساڵی ڕابردوودا بە شایستەی نەبووە و یارمەتی زۆر دراون. ئەوەش قسەی دادگایە و سەلمێنراویشە. گوتی یاریزانی پێشووی ڕیال مەدرید دەڵێت ناکرێ یانەیەک باسی هەڵی ناوبژیوانان بکات لە کاتێکدا خۆیان 7 ملیۆن یۆرۆیان داوە بە نێگێرە تا کاراسانیان بۆ بکات لە بردنەوەی یاریەکاندا. ئەم جەنگەی کە لە نێوان ئەو دوو یانەیە دروست بووە، کاریگەری لەسەر خولی ئیسپانیا دروست کردووە، بە شێوەیەک کارەکانی ناوبژیوانانی ئەو خولەی خستووەتە بارێکی خراپەوە و لەلایەن هەموو جیهانەوە چاودێری دەکرێت. تۆ پێمان بڵێ ڕیال مەدرید یان بەرشەلۆنە کامیان زۆرترین سوودیان لە بڕیارەکانی ناوبژیوانان وەرگرتووە؟